میوزیسیان کاروان حەمید حەلاق لە ئێستادا نوێترین کاری بۆ دۆخی کوچبەران بڵاو کردوتەوە. میوزیسیانی بەناوبانگی کورد کاروان حەمید حەلاق لە چواردەی ئەمانگەدا توانی نوێترین کاری تایبەتی خۆی کات تایبەت بە کۆچبەرانی کووردە بڵاو بکاتەوە و ئاشکرایە لە پاش کۆچکردن و ڕۆشتن بەرەو سنوورەکانی وڵاتانی دەرەوە و هەروەها زۆربوونی ئاستەنگەکان بێگومان بەتایبەتی دۆخی ژانی کۆچبەرانی بێلاڕووسیا بۆتە هۆکارێک کە میوزیسیان کاروان حەمید حەلاق لە ڕێگەی میوزیک و ئەمریکیەوە هاوخەمی خۆی بۆ دۆخی ئەو کەسانە دەرببڕێت و بەرهەمێک بە ناوی هاوارێک بۆ کۆچ بڵاو بکاتەوە هەروەها بزوویش ئەم بەرهەمەی ببێتەجێ باسی میدیا و ڕۆژنامەکان. کاروان حەمید حەلاق ماوەی چەندین ساڵە سەرقاڵە بە کاری هونەریەوە و توانیوەتی لە چەندین وڵاتی جیاوازەوە کارەکانی پێشکەش بکات و چالاکیەکانی ساز بکات. زۆر مانگوو دەڕێدا و بنوانی جیبیان کار